نزار ئامێدی وەزیری ژینگەی عێراق بە کەناڵ هەشتی ڕاگەیان لەگەڵ تورکیا بە شێوەیە گەیشتون بەڕێکەوتن کە لە ماوەی دە ساڵی داهاتوودا ترسی ئەوەمان نەبێت ئاو لە عێراق کەم ببێتەوە. تفاهمێکی زۆر باش لەگەڵ تورکیا دروست بووە، ناڵێم ئەتیفاق، تەفاهمێکی زۆر باش دروست بووە لەوە و ئەو تەفاهمە هەر ئەوە نییە ئابەربەن و ئێمە ئامان بوێنە تەفاهمەکە تەفاهمێکی استراتیژیە و بۆ 10 ساڵ ئەخاینێ لەم 10 ساڵە ئێمە تورکیا لەگەڵ ئێمە بەشدار ئەبێ لە کۆمەڵێک مەشاریعی ئێڕوائیهی سدودی حصادي بي ألين وكومالي مسائل المشاريع قال شركات التركية ذكر لم تصالها كأي تربقين مرحلة نترسين لا أو كان بالعراق. بەنداوی دەربەنی خان تەنیا 28 سانتیمەتری ماوە بۆ سەرڕێژبوون و بەڕێوەبەری بەنداوەکەش دەڵێت بەنداوەکە توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. تاوەکو ئێستا 12 جار بەنداوی دەربەندی خان سەرڕێژ بوو لەم ساڵدا لە سنووری ناوچەی دەربەندی خان و شەمێران 847 ملیم باران باریوە کە ئەوەش ڕێژەیەکی زۆر باشە بۆ گلدانەوەی ئاو لە بەنداوەکە وای کردووە ئەم ساڵیش سەرڕێژ بکات. بەنداوی دەربەندی خانە دووەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان کە توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. یەکێک لە سەرەکی ترین سەرچاوەکانی زیادبوونی ئاوی گلدراوەی بەنداوەکە ڕووباری سیروانە. سەرچاوی سەرەکی ئەم ڕووبارەش دەکەوێتە وڵاتی ئێرانەوە. ئەو وڵاتەش لە ئێستادا بەدەست گرفتی کەم ئاویەوە دەناڵێنێت و ئەوەش وای کردووە کەمترین ڕێژەی ئاوی ڕووبارەکە بڕژێتە بەنداوەکەوە. تا ئێستاش هیچ ڕێکەوتنێک لە نێوان عێراق و ئێران سەبارەت بە ئاسایشی ئاو ئەنجام نەدراوە. ڕێژێکی باران باش باریوە لە ناوچەی دەریاچەی بەنداوی دەربەنی خان کە نێزگەی 847 ملیمە ئەمە ڕێژەیەکی زۆرە چکە ناوچەی دەریاچەکە خۆی لە نێزگەی 600 ملیمە معدەلی عامی 847 باریوە. ئەم کاتێکە جەناب تاقساکەین تەنها 28 سانتیمان ماوە بۆ پڕبوونی بەنداوەکە. بە پێی توێژینەوەکانی پسپۆڕانی ئاو و ژینگە بەشێک لە گرفتەکانی ئاو لە عێراق هۆکارەکەی دانیشتوانی وڵاتەکەیەتی بە هەرێمی کوردستانیشەوە بە جۆرێک هەر تاکێکی هەرێمی کوردستان ڕۆژانە 500 لیتر ئاو بەکاردەهێنێت کە نیوە زیاتری بەفیڕۆ دەدات و بەم جۆرەش بێت تا ساڵی 2050 عێراق تەنیا توانای دابینکردنی ئاوی بۆ لە 120 دانیشتوانەکەی دەبێت. ئەم بارودۆخی ئێستا ڕوبەڕووی بینەوە بەهۆی ئەوەیە کە لە 30 ساڵ لە 50 ساڵی ڕابردووە سەرچاوەکانمان زۆر خراپ بەکارهێنەوە هەم لەلایەن حکوومەتەوە هەم لەلایەن هاوڵاتیان و لەلایەن حکوومەتەوە لە بەرەوەی میکانیزمی نوێ مۆدێرمان نەبوو بۆ ئیدارەدانی سەرچاوەکان. بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەربەندی خان بەشێکی گەورەی پەیوەندی بە زیادبوونی بڕی بارانبارینەوە هەیە لە ناوچەکە. بە نمونە ئەم ساڵ بڕی 847 ملیم باران باریوە کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی بەنداوەکە لە سەرڕێژبوون نزیک بێتەوە. لە هەرێمی کوردستان 3 بەنداوی گەورە و 20 بەنداوی بچووک و 180 پۆنت هەن کە توانای گلدانەوەی 10 ملیار مەتر سێجا ئاویان هەیە و ئێستا نزیکەی 6 ملیار مەتر سێجا ئاوی گلدراوە لە هەرێمی کوردستان هەیە. ڕۆستەلاح کەناڵ هەشت دەریاچەی دەربەندی خان.